بەڵازان خۆشەویستانمان وەک ئاماژەمان پێکرد ئەمڕۆ بەرنامەکەمان تەرخان کرد و بەم ڕۆژە گەورەیە بە ئەوەی کە هەموو موسڵمانان ئێمە و ئێوەی ئازوو خۆشەویست ئاگادار بین کە لەم ڕۆژەدا چ کار و کردەوەیەک چه پەرستشێک چه دۆعایەک ئەنجام بدەین تا ئینشاءالله خۆی باڵا دەست لێمان وەربگرێت و ببێتە مایەی لێخۆشبوونمان وەک پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم ئاماژەی پێکردووە هۆکارێکە بۆ لێخۆشبوونی 2 ساڵ بەڕاستی کەم نییە خۆی باڵا دەست بە ڕەحم و بەزەی خۆی چەند وێزگەیەکی گرنگی دانا بۆ پاکبوونەوەی مسلمانان بۆ لێخۆشبوونیان ئەم ڕۆژ یەکێکە لەو ڕۆژە گرنگانە کە گرنگە بە عیبادەت و پەرستشی زۆر گەورە ئەنجامی بدەین. ئێمە لەگەڵ میوانەکانماندا ئینشاءالله گفتوگۆ لە سەبارەت بەم ڕۆژ و بە گەوری ئەم ڕۆژە دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا وریا زەڵمی مامۆستای ئاینی وەروها دکتۆر دیار شێخ محەممەد بانخواست کە لێرە میوان یەخوا بەخێر مامۆستا گیان مامۆستا گیان بە مەلای جەنابەت پێم خۆشە بە تەکبیراتی دەست پێ بکەین دواتر دەست بە گفتوگۆکەمان دەکەین ئینشاءالله. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. خدا سخۆش مامۆستا من پێم خۆشە پێشەکی باز لە عرفە بکەین بۆچی عرفە بۆچی مسلمانان ڕوو لەو شوێنە دەکەن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين وبه نستعين. سرتا زور خوش حالك لبرنامجك لخدمتك شيخ ديارو لجنابتان ئومێدم وای ئینشاءالله ئەم ڕۆژە پیرۆز و گەورە و مەزنە کە ڕۆژێکی زۆر گەورەیە ڕۆژی عەرەفە ئینشاءالله ئێمە ئەمڕۆ پێکەوە شوێنوکەوی ئەم بەرنامەیە لەسەر ڕۆژی عەرەفە لەسەر کێوی عەرەفات لەسەر مناسکەکانی حەج لەسەر ئەرک و مەهانی حاجیان ئینشاءالله لە خزمەتتان بین بەو ئومێدەی ئینشاءالله قسەکردنی ئێمە و گوێگرتنی هەر کەسێکی تر بێتە توێژوی قیامەت بۆ هەموو لایەکمان. سەرەتا لەوە دەست پێ بکەین وشەی عەرەفات کێوی عەرەفات بۆچی ناوی عەرەفاتە. طبعا لە 4-5 خاڵە من ئینشاءالله هەر بە کورتی لە خزمەتتان باسی یەکەم یەکێک لەو شتانەی کە زۆر واردە لە کتێبەکانی سیرە لە کتێبەکانی مێژووە باس کراوە بۆ یەکەمین جار کە خوای پەروەردگار دەیەوێت سەرزەوی ئاوەدان بکاتەوە. معلومی جەنابتانە لە قورئانە زۆر باس کراوە خوای پەروەردگار فەرمانەکا بە ئادەم و حەوا سەلامی خوایان لەسەر بێ لە بەهەشتا بن بەڵام نزیکی ئەو درەختە نەکەون لەبەری ئەو درەختە نەخۆن دوجار کە لێی یەخۆن خوای پەروەردگاریان خاتە سەردەوی. بەڵام بۆ معلوماتتان حەزەتی ئادەم سەلامی خوای لەسەر بێ و حەوای دایکە گەورەمان تەمەنیان نزیک بۆتەوە لە 1000 ساڵ. خوای پەروەردگار کە نردوینتە سەردەوی یەکێکیان لە هیندستان بووە یەکێکیان لە جددە بووە. خوا فەرمانیان پێیەکات کە بڕۆن بە دوای یەکترا یەکتر بدۆزنەوە بۆ ئاوادانکردنەوەی سەرزەوی وەک ئەوەی کە من بە دوایە ڕۆشتم نزیکەی 40 ساڵ بە دوای یەکا گەڕاون بۆ یەکەمین جار کە بە یەک گەشتن کە ویستی خوای پەروەردگارن نەک 40 ساڵ 400 ساڵی بێرە یەک بدۆزنەوە چونکە فەرمانی خوایە کە خوا دەیەوێت ئەم سەردەوییان پێ ئاوادان بکاتەوە بۆ یەکەمین جار لەو شوێنین کە ئەوان یەکیان دۆزیە و یەکتریان ناسیەوە لەسەر کێوی عەرەفات بوو. ئەم یەکتر ناسینەی ئەم یەکتر دۆزینەوەی حەزەتی ئادەم و حەوا لەو شوێنە بووە بۆیە ئەو شوێنە ناویرا عەرەفات. یەکێکی تر لەوانە کاتێک حەزەتی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ جوبرائیل سەلامی خوای لەسەر بێ مەناسکەکانی حەجی فێرەکە لە کێوی عەرەفات پێ فەرمێ ئەعەرەفتە ئایا فێر بووی شارەزا بووی ئەویژە فەرمێ عەرەفتو بەڵێ ئەمە یەکێک تر لەوانە. یەکێک تر لە واتاکانی
باس لا اعتراف كردني مرۆڤەکانە ئەمڕۆ لە هەموو وڵاتانی دنیاوە حاجەکان ڕوویان لە خاکی عەرەفات کردووە. ئێمە ناکرێ بڵێن لە کێوی عەرەفات، چونکە ئەو 2 ملیۆن لە کێوی عەرەفات جێ نابێتەوە، بەڵام کەوتت خاکی عەرەفات فراوانترە کە لەوێ کۆ بنەوە بۆ دەربڕینی کەم و کوڕی خۆیان ملکەچی دەربڕین بۆ خوای پەروەردگار، خۆ بە زەلیلدانان لە ئاستی خوای پەروەردگار. ئەم ئیعترافکردنە ئەوەش لە تعریف و لە عەرەفاتەوە هاتووە، ئەوەش یەکێک لە واتەکانێتی. یەکێک لە واتەکانی ئەمڕۆ ڕۆژی یەکترناسینی حاجەکانە. خوای پەروەردگار ئێمەی خەلق کردووە لە نێر و مەیەک کە ئادەم و حەوایە. یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا. ئەم تعارف و یەکترناسینەش دیسانەوە لە وشەی عەرەفاتەوە نزیە. کۆتاشت کە سەبارەت بە ناونانی عەرەفات کە ئەو ناوە دەچواتووە، عەرەب بە وشەی سەبر دەڵێن عەرف. عەرف یعنی چی؟ بۆچی بۆ عەرەفات سەبر و لە باتی سەبر عەرفیان بکارێناوە؟ چونکە ئەو خەڵقی کە دوێنێ کە ڕۆژی تەرویە بووە، کە ڕۆژی 8 ذیلحیجە بووە، کە حاجیەکان کە ئێمە ئەوە کە باسیەکەین وەک ئەوە نییە کە خۆت بە عەمەلی لە ناویا بێت. چونکە دەیان و سەدان کتێب بخوێنیتەوە بە دەیان مامۆستا بۆ شەرەحکەن وەک ئەوەی نییە کەەوە خۆت بە عەمەلی بچیتە ناو پرۆسەی عەمرە و حەجەوە. بۆیە ئەو حاجیانە زۆری بەهیلاک چوون. بەشێکیان وەکو لە ڤیدیۆکانە لە کەناڵەکانە لە سوشیال میدیای بینی، بەشێکیان هەر بە پێ ڕوە. طبعاً 23 کیلۆمەترە لە مەککەوە بۆ عەرەفات 23 کیلۆمەترە. ئەم خەڵکە تووشی ماندووبوونە بێ. ئەم ماندووبوون پێویستی بە چی هەیە؟ پێویستی بە سەبر هەیە. ئەمڕۆ نزیکەی 13 سەعات ئەوان لەبەر خۆر لەو شوێنە ئەوە سندوعاکەن. ئەم پێویستی بە ماندووبوون هەیە. ئەم ماندووبوونەش پێویستی بە چی هەیە؟ بە سەبر هەیە. بۆیە کە وشەی عەرفیان بەکارێنەوە، ئەوەش دیسانە واتایەکە لە واتەکانی ناوی عەرەفات. شێخ دیار بینە لای بەڕێزت زۆر بەخێر بیت. بۆچی ڕۆژی عەرەفا لە نێوان دەڕۆژی مانگی زولحجە بەلووتکەی ئەو دەڕۆژەدا ئەندرێت و هەند بەگریگیەوە تەماشای دەکرێت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى إخوانه من النبيين وآله وأصحابه أجمعين وعنا ببركاتهم إلى يوم الدين. دەستان خۆش بخوا پاداشتان باتەوە خێراتی مامۆستایژەکەم. سڵاوم هەیە بۆ بینێری بەڕێز و خوای تەعالی بخاتە میزانی حەسەناتی هەمووانەوە ئینشاءالله. و مبارەک بێ ئەم ڕۆژە پیرۆزە و سەرەتای میفتاح و کلیلی جەژنیش ئینشاءالله. خوای تەعالی هەموو ڕۆژێکمان لە خێر و خۆشییا بین و جەژنتان پیرۆز بێ. مقدمەن یعنی لەسەر منهەجەکەی ئیمامی حەسەنی بەسری ئینسان هەچ ڕۆژێ عیبادەتی زیاد بکات و معسیەتی نەبێت، سەرپێچی نەبێت، لە جەژنایە بەڕاستی. ڕۆژی عەرفە طبعاً یەکێکە لە ڕۆژە گەورەکان و یەکێکە لەو ڕۆژانەی کە شایستەی ئەوەیە پێی بڵین ئەیام الله، چونکە زۆرترین خەڵکی تیا ئازاد دەبێت لە دۆزەخە. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمێ ما من يوم أكثر من أن يعتق الله يعني فيه عبدا أو أمة من النار من يوم عرفة. لم بقدر هيج روجينية وكو عرفة كخواي تعالى لو خلق خوش بيت وإعلاني اللي خوشبونيا بودركات وخواي تعالى أقل قياسي كي لقل ليلة القدر. ليلة القدر طبعا نصي دقيق قرآني لسنة خير من 1000 شهر ولام يقدو جوازيان هي. ليلة القدر ديارنية يعني 21 يعني 22 يعني 27 والراجح عند أهل العلم 27 أو يعني رأيك زوري لسنة ومن الصحابة تقريبا حوت صحابي لقال أويان ك27. أما يوم عرفة جوان ديارة روجي نويزي الحجية كإمرو إيمت تيايدين مو بيانية كي بيوت يوم النحر يكم روجي جاجين قربانة يعني أم ديارة شويلة القدر ديارنية ليلة القدر جبريل وجماعته كين أخوانه والروح فيها روح لويا جبريل وهنيا ليرا أخوي بيغمر صلى الله عليه وسلم فرمي ينزل الله خوي تعالى بعظمتي خوي برحمي خوي بقوتي خوي بغفراني خوي بلسر رأي أوانيك تفويضي جاكن بنزولك لائق خويتي جل جلاله للفظك كافر من ليدنو يعني نزيك بيتوه أو جبريل وجماعتك دابزة أم بعظمتي خوي جل جلاله ومباهاتي أهل آسمانك بأهل عرفات يعني شانازيان في وأكا لا يباهي الله
أهل عرفات بأهل السماء. يعني تایبەتمەندی ڕۆژی عارفە یەکێکە گوڵێکە لە ناو 365 ڕۆژە. تایبەتمەندی ڕۆژی عارفە جیاوازە لەگەڵ هەموو ڕۆژەکانە. ئیش تایە جیاوازە، عیبادەت تایە جیاوازە، مامەڵەکردن تایە جیاوازە، خۆ مهەیەکردن تایە جیاوازە، چ بۆ حاجی بێ چ بۆ غەیری حاج بێ. و ئیستیعدادی ئینسانەکان لە ڕۆژی عارفەیە جیاوازترە لە ئیستیعدادیان لە هەموو ڕۆژێکە. چونکە و ئیبراهیم فێری شتێکی کردین عەلەیهی السەلام کە ئەفەرمێ وأطمع أن يغفر لي خطيئتي. وشەی طمع عادەتەن وشەیەکی مەذمومە لە زمانی عەرەبیە، بۆ ذەمیەت، بۆچی بۆ مادیات. کاتێک ئینسان ئەڵێ بەتەماحە طمع، طبعا طموح جایە لەگەڵ طمع لە زمانی عەرەبیە. طموح ئەوەیە کە ئینسان طموحی هەبێت و بگا و خەونێکی هەبێت و بچێ بەدوایە. بەس طمع لە مادیاتە مذموم باتفاقی هەموو ئەهلی لوغە. ئەمما طمعی بەکارهێناوە معنەویەن. ئیبراهیم عەلەیهی السەلام ئێمەش ئەو ئەبول ئەنبیاء، يعني بيوتري باوكي دوهمي بشرية إبراهيم عليه السلام دواي طبعا آدم ونوح، وباوكي همو بيغمبرانا چونك بيغمبران لنسل أو هاتون چ لإسماعيل وبيت چ لإسحاق وبيت چ بني إسرائيل بيت چ عرب بيك بيغمبري صلى الله عليه وسلم لبينش بيغمبر عربك. فإبراهيم فيري أو معنوياتي كردين كإنسان بتماح بيت وهوليك زياتر بدليكي جیاواز، برويكي جیاواز، بعلاقيكي جیاواز، بصفحيكي جیاواز، ببيكردنويكي جیاواز، وبجدول دانانيكي جیاواز، هم بو روجكا وهم بو دواي روجكا. هندي لزانايان وكو ابن رجب حنبلية فرمي مرحمة به، هندي لزانايان دسبيكي صالي تازيان لعرفه وداناوه. يعني راستيكي محرمية كم روجي صالي تازي قمرية، بلام ألين وكو تصفياتي حساب الروجي عارفة تصفية حسابه، تصفية حسابه كريد يكم روجي صاليكي نوية بو كسيك خوي بتاوان بار بزاني، خوي بقناه بار بزاني. يعني أو يعني بلايك خوي تعالى دينها بو حاجي للروجي عارفة كيتر يوم في غمصة صلى الله عليه وسلم شيء أفرمي الحج عرفة ركنك الركيني عرفة هموشتي مجالي تياي لحاجة عارفة مجالي تيانية هيج مجالي تيانية هموشتي مجالي تياي بس عارفة لو نبي مجالي تيانية. فأم تايبد مندية بو حاجية وبو غير حاجية، بو غير حاجية. سلف مرحمد بن جيلة آلتونيكا وكو زانايان نقليكا همويان كاتيكا لو روجيان نسيبيان نبوه بشنع كيوي عرفة خوي ترخان كردوه بو نزيق بونوي خوي پروردگار و عبادتي جیاواز بو اوي صالي داهاتو بوي بنو سيبشتها شتو حج. چونك ايما من بحثيكم كرت زاناياني ايما نزيكي سطو يانزا نفر سطو دوانزا نفر لعلماء وبيو چاكان لدو حزياتريان كردوه دو باسي دو ناكم لبينجي زياتريان كردوه. يعني صالح معناه بياوچاك معناه منمونه چل حجي كرد چل صالح حجي كردوه بس بينش مثلا بيايكوك حسني بصري بيايكوك امام ابو حنيفه لبيست زياتريان كردوه لبان زياتريان كردوه. اما حج قضيه دهره بويا بيغمبري صلى الله عليه وسلم فرمي من حج لم يرفض ولم يفسق رجع كيومه، يعني كيومي هردوكي أخيرته لزمان العربية كيوم ولدته أمه وكو هو طازة دايك لدايك بوبه. أما قضية براستي، أما قضية عمره، أما بشيوازي سيني لكن كرجما بالغيب وترابه في غمري إخوات دعني اشتبهوا لا رجك عظيمة وحجك عظيمة. ما من نبي إلا وطاف بالبيت پیغمبر اینی طوافی نکرد به و پیغمبر اینی حجی نکرد به ولله على الناس حج البيت. تكنافر ولله على المسلمين على الناس حج البيت. همو امته كان حجيان كردوه همو پیغمبر كان اصول ما عرف من الدين بالضروره كچوار دانه نيج الرجوع حج زكاته في اوتر ما عرف من الدين بالضروره. يعني يبتناو اسلامه مناقشه ام چوار ناكات بوچي خوي تعالى نجيباني دركاتو نيورو چوار اما مناقشه ناوي
وبۆچی حەج بەم شێوازەیە و مەناسکی حەج لەو ڕۆژایە و لە زیلحیجایە و بەم شێوازە خۆمانە گۆڕین و بەم شێوازە ئەچین و بەم شێوازە ئەگەڕینەوە ئەبێ لەو کاتەیە ڕەجبی شێطان بکەیت و ئەبێ لەو کاتەیە تەوافی ئیفاضە بکەیت و ئەبێ لەو کاتەیە سەفا ئەوە بکەیت سعی بەینە سەفا والمەروە بکەیت ئەمە بەس خوای زانێ بۆیە ئەم چوارە هەموو ئومەتەکان بەشدارن تایە کەواتە عەزیمن هەر چواریان بۆیە حەج یەکێکە لە ڕەکینەکانی دین وبني الإسلام حتى ابن عمر في صحيحين بني الإسلام على 5 للفظ مسلم على 5 شهادة لا إله إلا الله وأن محمد رسول الله إقام الصلاة وإيتاء الزكاة وحج وصوم رمضان وحج البيت طبعا لروايتك في الشدواخ كوتوة لمن استطاع إليه سبيلا بويا أمام برأسي بقضية عمره أو إنسان هب أويك بتشبه حج بخير وبينه قد بالصدفة كزنا تشبه حج أبي بيجا وشلها عريزة نارد ببو رب العالمين أم رجع عريزة ناردنا أم رجع دعاء أفضل الدعاء دعاء يوم عرفة وخير ما قلت أنا والنبيون قبلي لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير وهذا باشترين دعاء رجع عرفة بزياتر زورتر خمان هلاكين زياتر زورتر دس برزوكين زياتر زورتر ببارينه زياتر زورتر بلالينه بو أوي خواتي على ڕۆژانی داهاتوومان بە باشتر و جوانتر کە ئینشاءڵڵا دکتۆر گیان دەست و چاوە خۆش بێخوا مامۆستایان وەک دکتۆری ژاماژەی پێکردیانی خۆی باڵادەست حتمما چۆن لەیلەتڵ قەدری داناوە ئەم ڕۆژەشی داناوە وێزگەی زۆری داناوە بۆ ئەوەی کە بەر ڕەحمەتی خۆی بکەوین ینی ئەوەندە ڕەحممان پێکا لێمان خۆشە بێ یعنی بە یەک ڕۆژ من بە ڕۆژوو بوونم بۆ کردەوەی چاک و عیبادەتم 2 ساڵ لە گوناه و تاوانم خۆی باڵادەست لێم خۆشە بێ ئەمە شتێکی زۆر گەورەیە چۆن ئەبێ مسلمان بڕوانێتە ئەم ڕۆژە گەورەیە لەوەی کە خۆی باڵادەست ڕەحمی پێکا ئەوێ ڕەحمی پێ بکات طبعا خوای پەروەردگار بەندەکانی خۆی خۆشەوێ و پێغەمبەرەکەشی صلی الله عليه وسلم کاتێک کە پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ قورئان هەمووی بۆ سەرسنگی ئەو هاتووە کاتێک ئەفەرمێ بە عەبدوڵڵای کوڕی مەسعود قورئانم بۆ بخوێنە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئان بۆ تۆ هاتووە من چۆن قورئان بۆ تۆ بخوێنم ئەفەرمێ پێم خۆشە لە غەیری خۆمەوە گوێم لێ بێ کاتێک کە عەبدوڵڵای کوڕی مەسعود قورئانی بۆ خوێنێ لە سوورەتی نیسا ئەگاتە ئایەتی 41 فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا پیغمبری خوا صلى الله عليه وسلم تسكب قريان عبد الله فرمي پیغمبری خوا بو چی قليت فرمي والله أم آياتا أفرمي للروش قيامتا پیغمبران بانكين ببن شاهد بسر أمتان يانوا والله بيمنا خوش يكز لأمة مرات جهنم النبي أولى بالمؤمنين من أنفسهم لنفسي خمان بۆ خۆمان پەرۆشتر و دەستپۆرتر و خەمخۆتر بووە بۆیە کە خوای پەروەردگار بەندەکانی خۆی خۆش بێ ئەوە مامەڵەی پێغەمبەری خوا بوو بێ صلی الله عليه وسلم بۆ شوێن کەوتووەکانی و لە ڕۆژی قیامەتە هەرچی مرۆڤە بە پێغەمبەرانیشەوە هەمووی هاوارەکان نەفسی بەڵام پێغەمبەرەکەی ئێمە هەرە فەرمێ اللهم ئومەتی اللهم ئومەتی خوایە ئومەتەکەم بۆیە مادام خوا بەندەکانی خۆی خۆش بێ فرسەتیشی بۆ یانتە پێشەوە بۆ نمونە ڕۆژووی ئەمڕۆ کە ڕۆژێکە پێغەمبەری خوا لە فەرمایشتێکدا فەرمێ أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده كأما براسي باشترين فرصتي ربو إيما بيك الروج خو برسي كردن تينو كردن كبراسي برسي بتينو نبي روجك هذا الروا بويا فرصتي هكذا بردم معنا ما دام تو بيك الروج بروجبون أو قناها بتشوكاني كالروجاني هم معرضين كل بني آدم خطاء وخير الخطائين التواب باشتني وان كاغرنو بويا ما دام روجك وان دقه وربه بيغ روج بروجبون اما فرصتي خوي پروردگار فضائل كان الروج عرفه زور ونمنا يشيت له فضائل كان او يك جنابي كان دكتور اشاري فيكر بجواز لفريشته كان خوي پروردگار خوي اتا اسمان الدنيا لتا اسمان الدنيا بوشي امر روجك او ان دقه وريا بمليونان مروف امر كون برعه عفواتي خوي پروردگار ئەکەونە بەر لێ خۆشبوونی خوای پەروەردگار یعنی خوای پەروەردگار ئەوەندە شانازیەکە بە ئەهلی عەرەفاتەوە ئەفەرمێ فریشتەکان ئێوە بە شاهید بن وا من خۆش بووم لێیان نەک هەر لە خۆیان لە ڕیوایەکدا هاتووە ئەفەرمێ لەوانش کە ئەمان دوای دوعای خێریان بۆ بکەن کە ئەمە بەڕاستی زۆر گەورەیە یەکێکتر لە فەضایلەکانی ئەوەیە کە ئەو دینی ئێمە کە خوای پەروەردگار ئەو قورئانی کە بۆ ئێمەی ناردووە بە هاتنی قورئان باقی پەیامەکانی ئاسمان
نسخ بوونەتەوە کۆتاییان پێهاتووە کۆتا ئاەتی قورئان لە ڕۆژی عەرەفا لە کێوی عەرەفات لە ڕۆژی جومعە هاتە خوارەوە کە ئەم ئاەتەیە اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. طبعا پیاوێکی جوولەکە چوو بۆ لای ئیمامی عومەر لە فەرمایشتی پێغەمبەر هاتووە صلى الله عليه وسلم. ئیمامی بوخاری مسلم ڕوایەتیان کردووە فەرمێت چوو بۆ لای ئیمامی عومەر وتی ئاەتێک هەیە لە ناو کتێبەکەی ئێوەدا ئەگەر ئەوە بۆ ئێمەی ئەهلی یەهود بەهاتایە بۆ جوولەکە بەهاتایە هەموو ساڵێک ئەو ڕۆژەمانە کردە جەژن. ئیمامی عومەر فەرمووی و ئەی ئاە کامەیە ئەوایەتە ئەوی وتی اليوم أكملت کۆتایەتە ئاەتەکەی خوێندەوە وتی واللهی من نەزانم ئەوایەتەکە هاتە خوارەوە دەزانم کە ڕۆژی جومعە بوو دەزانم لە کێوی عەرەفات بوو دەزانم کە ڕۆژی عەرەفەش هاتە خوارەوە. طبعا ئەم ئاەتە لە مەکە کۆتا ئاەتی قورئانە بنا معلومی جەنابی کاک دکتۆرە ئێمە ئاەتی کۆتایی قورئانیشی هی مەدینەشمانەیە کە ئەم ئاەتەیە واتقوا يوما ترجعون فيه إلى الله. ئەو ئاەتێک کە خوا فەرمێ بترسن لەو ڕۆژێکا گەڕێنەوە بۆ لای خوا واتقوا يوما ترجعون فيه إلى الله. یەکێک لەو هاوڵە بەڕێزانەی پێغەمبەری خوا کە پێوترا سەید القوڕاء کە ئوبەی کوڕی کەعبە ئەفەرمێ 27 جارە ئاەتێ لە ڕکعتێکدا خوێندەوە وتیانەوە وایەتە بۆ ئەوەندە دووبارەکەیتەوە فەرمێ واللهی ئەوەنە تەئسیر و کاریگەری لەسەر دروست کردووم کە خوا فەرمێ لە چ حاڵێکدا گەڕێنەوە بۆ لای خوا. لەبەرەوە فەضائیلەکانی خوای پەروەردگار زۆرن بۆ ئێمە یعنی وەکو جەنابی ئیشارەی پێ کرد یعنی تۆ لە یەک شەوی لێ تقدرە 1000 مانگ عیبادەت پێ ئەوەندەت بۆ نەچرێ لە ڕۆژێکی تاسوعا مەسەلەن یا عاشوڕا بە هەمان شێوە گوناه و تاوانی ساڵە دەسڕێتەوە لە ڕۆژی عەرەفە 2 ساڵ گوناه هەسڕێتەوە بۆیە فرسەتێکە لە بەردەممانە ئێمە پێویستمان بە یەک ئەستەغفر الله هەیە لە قیامەتە بۆ ئەم ڕۆژانە گەورن ئەمڕۆ بە تایبەت کە حاجیان لە کێوی عەرەفەن ئەوان ئێستا خەریکی پاڕانەوەن مەهامێکی گەورەیان لە بەردەمایە تەنها کارێک کە ئەوان ئەمڕۆ پێی هەستن بریتە لە دوعا ئەو دوعایی کە پێغەمبەری خوای فەرموو خير الدعاء دعاء يوم عرفة قلت أنا والنبيون من قبلي لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير كما تنابو أهلي أوانا يكل عرفات بو إيمشين ك لدرو عرفات أو دعايا بها مشا بيلينوا دباري بينوا بلقو خواهي پروردگار بهوي دعايا كوا بهوي استغفر الله كوا شو كأيمن نازن بكام كردوا الأخوان دي لبينوا وكل حديثاتوا پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆژێکیان فەرمووی بە بیلال بینیمی تەقەی نەعلەکانە لە پێشمە لە بەهەشتا وتی پێغەمبەری خوا من کەی شایستەیەوم پێشی تۆ بکەم فەرمووی واللهی لە پێش منەوە بووی بەس بزانە بەچی گەشتوتە ئەوە وتی واللهی پێغەمبەری خوا هەر کاتێک کە دەستنوێژ هەڵەگرم دوور کە سنەتی دەستنوێژیش ئەنجام بدەم کە ئەمە ڕەنگە بیریشمان لێ نەکردبێتەوە کە ڕەنگە زۆر بچووک بێ بەلامانە بەڵام لای خوا زۆر گەورەیە ئەوەی کردەوەکان گەورەکان لای خوا إخلاص و نیەت پاکی و دڵسۆزی لە کردەوەکان دەستخۆش ماساگیان کاک دکتۆر ئایا لە قورئانی پیرۆزدا خوای گەورە چۆن باز لە ڕۆژی عەرەفە دەکات و کاتێک کە موسڵمانان لە گەورەی ڕۆژی عەرەفە تێدەگەن چۆن ئەبێتە هیوایەک بۆ ئەو کەسانەی کە نائومێد بوون یاخود ناڕەحەتی ژیان بە هیوای کردوون؟ طبعا هيك لعظمتي قرآن باسي تفصيلي أمور ناك قرآن مجرد كليلة قرآن باسي الركن عظيمة كي ديني كذو كباسي حاجة بويا دائما قرآني بيروز جاواز تارشني جاوازة ونزولي جاوازة وملاحظات تبيني كان يجي جاوازة يعني بو نمونة سورة يوسف هي قصة كاملة بو آفرت بو بياو بو جنج بو بتمن بو منال همو كسيك درسي لي ورق قريه أم آفرته كأم فریمەی دروست کرد بۆ یوسف و ویستی ئەم بەم شێوازە مامەڵی لەگەڵ بکات و خۆی لێ نزیک کردەوە قورئانی پیرۆز حای نابە ناوی بێنێ ناوی نێناوە ئەسڵا قورئانی پیرۆز باسی ناوی هیچ ئافرەتێکی نێناوە غەیری مەریەم نەبێ مەریەمیش بۆی بڵێ خەڵکینە عیسا کوڕی مەریەمە هو ابن مريم لابن الله أما كري مريم كري إخوانية فبويا ما ملاي قرآن جاوز قرآن باسي رجع عارفي بتحديد بتصريح نكردو بلام إما مكملي قرآن من هيك مشرعي دوهم بيغمبر صلى الله عليه وسلم يعني أجر سنة دا لا بي لقرآن سنة لا بي لإسلام إسلام وسطين هيج إيش كي بيناكره وبالمناسبة
لإيمان جاب محمد رسول الله شطر إيمانه، فبالتالي متممة أوتيت القرآن ومثله معه وكل نسائيها حيثك صحيحة هاو شويجين بيدراو ومثله معه يعني سنتي في غمر عليه الصلاة والسلام باسي رجع عارفة كردوه وباسي جختي كردوه ولا بس عليك في غمر إخوان الحديث كان لعلمي نفسه اجتماعها أقربتي كي مسألة نفسيا خواهي تعالى مولاتي كمان فيها بخشة درقائي كمان ليه كاتوا فرصو هلي كمان أداته بو أوي ناؤميدين منه بو أوي تشاؤمنا منه بو أوي تفاؤل بيتجي چونك لما اشتك مان هي لشرعة في غمر إخوة صلى الله عليه وسلم لو حديثات شيء فرمي لا طيرة يعني شي يعني تشاؤم بلا مشتاق لفأل فأل يعني تفاؤل يعني قجبيني بوي الرجع عارفة بارتشيك لقجبيني بارتشيك لتصفية حسابات وكوتم بارتشيك لصفحة كينوه بارتشيك للرجع كينوه بارتشيك لهلي كينوه بارتشيك لكليليكي تازة بو روجانيكي تازة وبو هنغاو كان وإنسان أطواني للرجع عارفة نفسيا لكاتي مغربة برو ارتياح جت چونك مسلمان كجيشتا بلايك في اوتي بلايشي بلاي يقين إذا خلق لسر أرزا بوشي وناها أنجامها بوتاوانا لبر أوي خلق نجيشتا يقين بويك خوينديوتيو بالرأي فيها والله نجيشتا مرتبة يقين سيرك يقين يكي لما كان يقين شيء مردنا حتى يأتيك واعبد ربك حتى يأتيك اليقين هنا يعني الموت بويا يقين وكو بمردن خوا تفسيري كدوا بو إنسان بشتكي بو دروز بلا ناخية بعبادتي بخوا فرستي ناسيني بو شريعتي ياخذ ناسيني بو خواي بروديال جل جلاله بقات مرحلة هيك بيوتي مرحلة يقين وأويش إبراهيم تراوى وكذلك نوري إبراهيم ملكوت السماوات والأرض وليكون من الموقنين بو أوي بشتى درجة يقين فالدرجة يقين إنسان أم يقيني بو دروز بيل لمرويا كخواي تعالى أو نادر جاي كراوية والسفري راخرة وغلي ناقرة وأمهم رحماتو نسماتو بركاتو حسناتي أنيري بوم ملايين خلق كلواني الإمصال 6 مليون تا 4 مليون مثلا يعني 2 مليون تا 6 مليون خلق أو 12 ساعات اللي كيف يعرف بيت خواي تعالى أوا بدرزن نم خلق خوش به هذه دلالة على عظمة الله عز وجل أما دلالة لسر عظمتي إخوة يك دوهم دلالة لسر خوشويستي إخوة بو بندكاني لفرموديك هاتوها إخواتي في صلى الله عليه وسلم شيء فرمي الناس عيال الله عيال يعني منال عيال يعني عالي داري بسر كسيكو فأم خلق وكو أول قلمي داون وكو إخوة من دايم أمقصيكم إخوة غيري إيمك يشكبه أبي ضلي خوش ببشيلة ضلي خوش بشير ضلي خوش ببنيام ضلي خوش بإنسان بتايبت أوي لبازون دائرة إيمانها بتايبت أوي هالجري بيامي بيغمبرانه چونك جوان ترين إيشوكار كاري بيغمبرانه كبيوتي دعوه بانخوازي كأو خلق سحب كي سحريان ليب كي برو دين راين كيشي برو آين راين كيشي برو ريقاي بهشت راين كيشي برو ريقاي بيغمبر عليه الصلاة والسلام بويا لم رجاء هي أويك إن مسلمان دل خوش به بعبادة هاتش عبادته دل خوشي تيانا به ارتياحي تيانا به دواي عبادتك شاك سازيكي تيانا به أو بلغي لسل أوي أو عبادتك قول نبوه حاجيك أقريته دواي أوي كحاجي كر هروكو أوابك بيش أوي بشيبو حاج أما بلغي علماء أنا أفرمون على رأسهم إمام ابن كثير لبداية ونهاية ابن رجب حنبلي إمام ابن القيم لفوائده أما بلغي لسل أوي ما حاجي حاجكيتو زي لقة أصل واعي قرآن كان يدرس به أصل واعي نفسيات مجاواز به أصل واعي معنويات بقوره أصل واعي إيمان مزياد به يقين هموي إيج لسر ناخيبك أم إنسانك أخريت سر ترازو لو أنا كسك لقيامتها كسك ضخم عملاق خيرة سر ترازو لا يساوي عند الله جناح بعوضة وكل حديث بخاري هاتو في رب رجل سمين يوضع على الميزان لا يساوي عنده أي شيء مهمة نفسية إن الله وكل مسلماته إن الله لا ينظر إلى صوركم ولا إلى أجسادكم للفظك إلى أجسامكم ولكن ينظر إلى قلوبكم أو ضلي مسلمان إيمان دارك كعرش الرحمن جوانك كعرش الرحمن جورئك
حديث قدسي هي فرميت قلب المؤمن عرش الله، قلب المؤمن عرش الرحمن، يسعني قلب المؤمن. بويا بهلول كاتك لبغاء قراه بهلول آموزاي هارون رشيد طبعا ترجم له إمامي ذهبي وبيايكي صالح بوا أو نصالح بوا خلق ويان زانيو تيكشو وشيد بوا. فبهلول كأرويش لبغاء للرقة أيو قلبي أكبر من عرش الرحمن ضلهم قورتنا لعرش إخوة حتى شرطاهات وقرتيان برديان ولا أمير المؤمنين كي هارون قلت يعني يا أمير المؤمنين يكفر كفرا بواحا، أما كفري بواحك كفري بواحش ممنوعة. خليفة مسلمان إشي ويك هشكسي كفري بواحك بيقري وتوببك ونصيحتك وبقريته وهوتي بهلول توتشيدو توتي بس الله ظلم قورة لا عرش الرحمن يوتي بلا ما كفره وتي يا هارون يا أمير المؤمنين تو نازاني تو تناقي أما فرموديه أما معنوياتي أم فرموديه نك خدي دلي من قورة لا عرش الرحمن. بويا دلي إيمان دار محبوبة مدللة لا إخوائي برودقار بويا بيويست لم رجايا براسي بجياوازي ما ملبكين وبجياوازي خومان هلاكين بو اوي نفسيات من بقورت وبو اوي دهاتو من لم رجاها دابين كين وجياواز تيايا جدولك اعمال ترتيب كين. موسى جنبي مولاي جنابت حتما بعملي وجنابت خود لويت بروسي حج انجام داو اوي كيسم او باسي كين وخوش جنابت اماجت بيكر لوي كخود بجدار بيد اي بينيد هم تشيج الروحيه كهم جیاوازی که چونچونیه اگر بمان باسکی. والله هر پیشو بتمن سر بابته هر إضافة بو سكاني كان الدكتور طبعا أما جاب يقدوش قرنا براستي ما زوربي بابته كان قرآن راشكوانا باسي نكدو بو ما مثلا بول منا خواي پروردگار نيفرموا نيوشي بياني بدور كعت به نيفرموا نيوشي مغيبه بسيه به بيغمري خواي فرموا صلوا كما رأيتموني أصلي من شون يجبر وجه بكم سبارت بحجي فرمي خذوا عني مناسككم من چیم کرد ایوش آوا بو شوازه مناسکان اما ودکاری که اینک دال نزاع بون منا كأماجي بيكر بون منا عرفاتو وشي عرفوا وشي عرف يرجع لقرآناتو كأيش هرناوي أنا فإذا أفضتم من عرفات فاذكروا الله عند المشعر الحرام لا سورة بقرة بيا مسر بابتكي لا جناب طبعا إمام النووي رحمة الله عليه كتاب جنوسي تايبت به جبجة كردني ركن كان يعني أركان كان حج وعمره كاتب خوي طوافك لدوري بيت طوافك ليه تيجي شيء لبابتك بياك فيله إمام النووي كتابك أوا عليه أجري والله منكم نووي بس والله بيرم شوتو جنب عملين هاتم يعني وكل سنة شو ما جنبك بابتي حج وعمره زوجي أواتر لك دربنا نتر بوي براسي بابتي تاثرت عن روحية تشيش بخشة كاتك تو أشي تأوي بون مناقص أمره لكيوي عرفات هتشي ولاتي دنيا هي خلقي هاتوا هم بيكبر بوشاكو مشهدك قيامته في شانته يعني الراس توكو قيامته تبرجاو الدنيا أما فرق جوازيني أما الرئيسي ولاته والله أويان بياكو بابلين كزناي ناسيو دسيارة برشوانية ويتينيو أويتيانية أبي همو يكبر بوشاك بي أبي همو أودو برقص بيبك بيوت الإحرام أبي همو أو رجتا ورب مينتو حتى كبيغمبري خوافر من الحج العرفة قورترين الركن حج بريتالتي لو ثاني رجع عرفة توابي صالك خود ماندوبكي طواف بك خريجي شو نيوشبه بلام دروج عرفة لعرفات النبي حجبونا نسراوه أو نقوري حتى عندك لما ناسكاني حاج بول مناقر إحرام لميقاتي خوتانا بس بيه بول مناكسر لما دينو يد بو مكو لأبيار علي إحرامي نبس والله يتم لما كي بس أما بيك حيوان سربري النجاة يبي بلام نتون بو عرفات بهيج تقبر ناقلته وبينا ناقلته بويا براسي قرنا إنسان أقر خوي أرمتي بدا وما بها مشش أما بابتكي بيوندي دروس كدنا لقل خوا هروا أحسان يروشتن بو حج وعمره والله يبي خوي پروردگار دعوته بك الحاج والعمار وفد الله وفد إخوان ميوان إخوان خوي پروردگار بانيانك خوي پروردگار دعوي ليك دنيا ما بدم بانوازي خوا وروشتون بويا پیغمبري خوا فرمي تابعوا بين الحج والعمره
بردوام لدواي يك حج عمران جام بدن فإنهما ينفيان الفقر وغفران الذنب والذنب أفرمي بردوام لدواي يك حج عمران جام بدن شوك هم فقيري وهجارينا يلا هم بيت ما يسرنو ونهيشتني قناه تاوان ويقرن إنسان كله به بل فعلا زور جوازه وعرض كردن مشهدك قيامته بشانته يعني حاجي وابين لأفريقيا واتو ولا ماليزيا واتو ولا لولاطين ترواتو هل خوتو عطف وصوز وبزيو حبك بوي هي كأما أو دينية كأخوي فرجال إيميك دوبا برا إنما المؤمنون إخوة لو مراسم مناسكنا بودر كإسلام شند جورية شند عظيمة ويقرن الإنسان ألو شوين أنا براسي بود رونا بيته كحتشن فريزيتين جورية زور جواتر لفريزة كاني تل چونکە یەکێک لە پایە هەرە بنەڕەتیەکانی گەورەکانی ئیسلام وەکو ئەو فەرمایشتێک کە ئاماژەی بکرد کاکتۆر بنیە الإسلام على خمس یەکیان حەجە بەڵام بۆ کەسێک کە توانە و تاقەی مادی و معنەوی هەبێ لە تەمەندا یەک جار واجبە وأتم الحج والعمرة لله وفي أما آياتك علماء فرمون أما يتبلغي لسروي حجش وعمرش هردوكيان لتمندا يكجار واجبا بوي إنسان أبي هولي بو بدا أجر هولي بو دا وبوي بدا سوى نهات أو يتتوان بالنا بالإخوة بلان كسر بوي مؤهل بي وبوي آسان بي دا صلاة ومادو تواناي جسدي شي هبي وهولي بو ندابي دواتري حجشي بو بكي أو جيه ناقري أو حج كردنك يسبيه وتري بدل حج بو أوانيك زۆر هەوڵیان داوە ساڵان ناویان نووسیەوە ناویان ناتوێتەوە بەڵام قدرن تووشی نەخۆشیە بۆ گرفتارە و لە جێیا کەوتووە یان هەر مردووە و حەجی نەکردووە حەج بۆ ئەمانە بێ بەڵام بۆ کەسێک کە توانای بوو بێ مادی و معنەوی بۆی ئاسان بوو بێ ئێستا گران بووە مەسەلەن حەج لە ساڵانی ڕابردووە 20 ساڵێک پێشەستا ڕەنگە بە ئاسانترینشەوە حەج کرا بێ بۆ هەر کەسێک کە خوا دەسەڵات و مادیەکی پێدا بێ ئەگەر کەسێک هەوڵی نەدا بێ و توانای مادی و معنەوی بوو بێ خۆ شتەکان ڕوون و ئاشکرا و دیارن ئەوە ڕەنگە هیچ ئیسفادەیەکی نەبێ حەجیشی بۆ بکڕی بەڵام حەج بۆ ئەوانەیە کە هەوڵی جددیان داوە هەموو ڕێیەکانیان گرتووەتە بەر بەڵام بۆیان نەبوو بنچیب دەستخۆش بێت کاک دکتۆر حکمی بە ڕۆژوبوونی ڕۆژی عەرەفا بۆ حاجیان و بۆ کەسانێک کە نەچوونەتە حەج بۆ خەڵکی ئاسایی ئەما چۆن چۆنیە و ئەو گوناهانەیشی کە بەهۆی وە ڕۆژوبوونی ڕۆژی عەرەفەوە دەسڕێنەوە تەنها گوناها گەورەکان و بچووکەکان نیش دەگرێتەوە چۆن چۆنی ئەمەشە دکتۆر لەگەڵەوەش باسی دوای ئەوەشمان بۆ بکەین دووشتماوە باسکە بۆچی لەبەیک اللهم لەبەیک ئەوترێت ئەمە یەک دوو بۆ ئێمە لێرەشەوە چێژێکی ڕۆحی لێ ئەبینین ئەوان لەوێ ئەوە ئەکەن ئێمەش لێرەوە ینی ڤیدیۆکانیان بڵاوەکەینەوە پێمان خۆشە ئەیڵینەوە خزمەتتانە بەنسبەتی ڕۆژی عەرەفە طبعا ئەمە وەکووتمان سنەتێکی عەظیمە و تەکفیری 2 ساڵ ئەکات لە گوناهەکان وسنته بو غير حاج پیغمبری خوا صلی الله علیه و سلم طبعا یک حجی کردو و 4 عمره کردو علیه الصلاه والسلام و دوای حجکیش او نما وفاتی کرد صلی الله علیه و سلم لو حجیا لروج عافه بروجو نبو وارد جنبو هي الصحابه بروجو بوبه وان كان دوای پیغمبری خوا هندي روايات هي هندي للصحابه قلت بيتيان ملام وكو زبير كري عوام وكو والحال ملام كعام تخصيص كراوة أم رجو بو غير حاج بو أويك لدروي عرفية يتر لهر شوينه به لهر جيجاي به لرجاي هر شوينه به أو برجو به وكوتم رجوك عظيمة جواز للرجا كانيكا وكوتم درجاي كت بو أكاته وتماحي كت بأبخشه صاريكي دواي وصاريكي داهاتو شنوعا جوري تاوان وجناهيك طبعا أما جي قصي لا زانايان هرتا استنجشتون النتيجة كي مرضي بلام قسكي بيغمبر صلى الله عليه وسلم فرمي يكفر الذنب يعني الذنوب يعني جناهي 2 ساڵ ام جناهي اكو تاوان لجيريا جيبته ويانا چونك تاوان عاده جورته لجناها تاوان مصطلحه كجواز حتى لزمان عربيه يعني اما لزمان عربيه اثم مان هي ذنب مان هي جرم مان هي يعني خطيئة مان هي أمانة هموي أطواني جيان كي تولى جير أم فرمودي بيغمبرها صلى الله عليه وسلم صير رأي لسلف وزانايان رأي كان أضيت يعني بس فقط اللمم الصغائر الذنوب ملام كيشك أوي صغائر هرتا إسهيج عالمي كي جليل لكتابك يا باسي نكردوا يعني أويك لناو إيما يا الرؤدات هموي كبائرة بون منظم كردني خلق
ولا يغتب بعضكم بعضا أما كبيرة بون درو كردن يا جبريل أيسرق المؤمن قال يسرق ويتوب دزيكا إيمان دار والله دزيكا توباك أي يزني المؤمن قال يزني ويتوب زناءك دول روي جناب تانو بين ري برس فرموي زناءك وتوباك قال أيكذب المؤمن قال إن المؤمن لا يكذب نيو يكذب ويتوب فأو لنا إما درو هي درو بالزلاتية زانين إما بيوتر درو سبي خلق بيواي بيلا درو لكبائر برا درو لكبائر فالصغائر حتى يسيك عالم باشترين كزباسي أم بابتي كذبي إمامي غزالي الإحياء علوم الدين حتى إسا صغائر هجمان نكراوه يكو دوانو دمان هبه زاني صغائر شيء صغائر أويا جنابي ما مصاه بميزره بانخواز يكي ناسراو بشيد لبردركي سلا وك أو خلقه باقل بخوه شيل بخوه أما صغيرة شو كتمثيلي إسلامك جنابي ما مصاه صغيرة أويا للرقاية كاسارة لا يمو دول روي جناب تانو بين روبي سري بالرئيس ميزي بكم أما صغيرة بلا صغيرة أويك يعني هندشتي لا إما أصلا حسابي وناكري الإمام الشافعي فرمي خواردنوي آوي سار بالضبط ضربا لشخصية مدان لا يخوموا لمرؤتهم كمباحة شورة كمباحة فصغائر أوانية أما أويسا هموي كبائر بويا باشرين كتاب لما بابتها كتابكي ابن حجري هيثمية الزواجر في اقتراف الكبائر شوار وشخص شوار كبيرة هناوة إن جادوا أو كبائر إمام الذهبي حفتاوية كبيرة هناوة فبالتالي هم رأي دوام الله هم جورة قلها كان هم جورك خوا قادرة جل جلاله خوا قادرة بلام يكشد هي مهمة بيزانين من بهستي من بقناعتي من إيمان دار كبيرة أنجامنا إيمان دار كبيرة أنجامنا كبيرة چندانه حوت نو چوارده حفظة أما خلافي تاعه يشتبهوا 7 الموبقات ولا قال يا چوار شتيكيه حتى يعني كبائر ويزور زقبه يشتكي وقت شيء وقت سحره وكو إشراك بالله وكو دروية وكو زنا وكو خرابة كردنا قلبه وكو دايكا وكو شرب خمرة وكو أمانة كبيرا هستا كم إيمان دار أمانة نية كسيكي إيمان دار شو نبي قل دايكو باوكيا باج نبي من توقعي وناكم شو نبي إيمان دار شو نبي بخواتو إيمان دار شون أبي زنابك إيمان يعني شون سحرك يعني هستا كم إيمان دار لنطاق إيمان داري دريا كأم كبيرانا كبيرة كان شون كهندي كان حقوق الله هندي زوني حقوق العبادة وحقوق الله مبني على المسامحة وحق العباد مبني على المشاححة يعني حق عباد بناء كذا ولا سرشي دعوة كردن طلبة دعوايا كاتوليت يعني بون ما يخواردن أما بين خوت وخوايا بلام قوري حدي لسرية ما حوش تواني في حدود حوشته يكي لا قطعيات حد برا يعني تولى أنه هم على ما درك يبد الزكاة بلام لقيامتها كاتك الدسية برن يعني خوي اعترافك ولا ورد دسم برن أما يعني ترفع له راية يوم القيامة أمبيا ومزنة عظيمة ما عسك يدله قهرني سيد قطب في ظلال عليه بوي ما عسك ديش إيمان داريك أتواني بيك زيناي كردو الله يبي غمر يخاف باكم كرو بويا سيد شيء فرمي في ظلاله الله كاتي أطوانين وكو جيلي صحابة بين شكو في ظلاله فرمي جيل قرآني فريد إلا شويني كافر من جيل لن يتكرر جيل كتير نابته الله إيمان دار تيا وكو مع عزبه جيت بردم قاضي بله زينام كردو باكم كرو فبتوقع ابن إيمان دار مش تعلن ناكع دورة صغائر بينه جارها لا إما كبيرة هموي أما ممكنة بس زمية كي بپیاوانە چۆن زەمم کرد بە پیاوانە چون بۆ لایەڵم زەمم کردی شەرمی لێ ناکەم ئەگەر زانیم تووشی مەشاکیل مەکە هەل لە جێ خۆم اللهم اغفر له وارحمه فتوى إمام أحمد كابن تيمية وابن القيم لە کتێبەکانیان نقلیەکە بۆیە ئەو هەموو گوناهە جێ بێتەوە کە خوا لێی خۆش بەڵام زیاتر ئەوانەیە کە لەو ساڵەیە ئەنجام دراوە لەگەڵ چیە لەگەڵ مامەڵەی ڕۆژانەیە لەگەڵ چوونە دەرەوەت لەگەڵ هەڵسو کەوتت کە جاری وا هەیە بیرت چووە خۆی ئۆتۆماتیکیەن لە فەرمودەیەکە هاتووە کە دەستنوێژ هەندێ تاوان يعني أسريتها وأيخات توقع كردن لقل إيمان دارك يعني زرد خنديك أمانة بويا أما تحصيل حاصلة أم رجا كوبتو بويتو فوكوتم فرصتك طازة هلك طازة ورجع عارفة وكوتم رجعك جاواز للرجع كان فوتم قضية عمره تيايا وخلكيك جاريوايا أم برادر علماني وشتاني أمانيك حزكا رخنا قرن الذين جاريوايا له خوي تعالى أمت شيء يعني 2 ساڵ و ساڵێک و 1000 بانگو بابا
ئەوێ بەندەکەی بە پاکی بگەڕێتەوە هەروەها خوا مخاتەبمانەکە وەکو خۆمان ئێمە زمانی بیرکاری هەیە لە دەینمانە خۆی تەعالی بە زمانی بیرکاری سەمانەگەڵاکە یعنی جاری وایە هەندێک برادرەڵێ حور العین ئەمە ئەم حور العینە بابە ئەوە نییە کە خەڵک بەفەیمە عەربیە زین خۆ حور العین ئەو صعب نییە ئێمە لە معناکەی نەزانین تۆ هەڵسیسە معنای حور العین امتیازێکە بۆ پیاوان لە بەهەشتا یەکێ لە سەرک يعني شتێکی سەرەکی لەسەر ئەرزە زەواجە فبالتالي هو هن دنیا دووبارە ئەبێتەوە لە بەهەشتا بەڵام بە شێوازێکی جیاواز بە ڕۆژانێکی جیاواز بۆیە ئینشاءالله خوای تەعالی لەم ڕۆژەیە ئومێدم هەیە و هەموو مسلمانێکیش بێنە ئومێد نەبێ قەت کە خوای تەعالی قادرە بۆ ئەو کەسانی حتا کەبیرەی ئەنجام دابێت بچێتەوە بەردەم قاپی خوا تەوبە بکە ئەو ببکە عودە بکە گەڕانەوەی ئاعتراف بکە چۆن باوکە ئادەم چۆن لە سێوەکەی خوارد لە دارەکەی خوارد بە پیاوانەی ژوتی ربنا ظلمنا أنفسنا پێویستە کە هیچ کات تەخیریکەی این خوار ڕقی لەو ئەمە بزانام چوارەم جارە لەم پەیامە بیڵێمەوە ئەمە قسەی خۆمە خوار ڕقی لە کەسی تاوانبار نییە ڕقی لەو کەسەیە دوای تاوانەکە بڵێ جا چیم کردووە ئەمە موسیبەتە ئەمە کاریفەی عوضما و موسیبەتی کوبڕایە بۆیە دوای تاوانەکە بڵێ خوایە لەکەدارم خراپم پیاوێکی هیچ نیم لەبەردەم خوایە خۆ کەس گوێی لێ نییە سەحادی تۆ پێی بڵێ گەورە ئەبێ ئینسان لای خوا وصفەی ڕاخراوە هەڵی ناگرێ بۆی تۆ بگەڕیتەوە وەکوتم غێری ئێمە کە شک نابە جەل جەلاله مەوساگیان پێشتیش پرسیارە ماماژە پێکرد ینی بۆچی لەبەیک اللهم لەبەیک حاجیان ئێڵێن و لێرەش ئێمەش بە جۆرە جۆرەکانە ئێڵێنەوە یان ئەوان ئەو فەریزەی ئەنجامەدە ئێمە دڵخۆشە بین بەم شتە طبعا لەبەیکە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆ کەسێک کە بێوێ حەج و عومرە بکات بەڵێ پێش ئەوە بە موعید و کاتێکی تایبەت هەتا ئەچیتە ناو حەڕەمی تر لەبەیکە نامێنێ لەبەیکە طبعا شعارێک و دروشمێکی عەظیمی ئەم دینەیە لەبەیکە لە زمانی عەرەبیە طبعا لبى بالمكان يعني أقام فيه كلمة لبى يعني لبيك إجابة بعد إجابة يعني استجابة مستمرة إلى أن أموت من بدمتهم أو هاتم من مقيم لسر أو كتو بيدوتون من جيجيرم من هيشتا عبدي توم لبيك اللهم خوايا ومن هاتم بدمتو أو من هاتم بدنتو أو من هاتم بفرماني تو أو جيب جيكم هل لسر ختم هل لسر جيب جي كردنم هر مقيمم وهر شانازي بمقيم بمن مو لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك لبي توحيد للبو بو لب لبي مقيمي بو لبي توحيد ك بس تو شايستي اوي بين بدمتو بس تو تاقو تنيايت بس تو هر خوتيت بس تو همشتل جلسي توايا بس تو امر ناهيت بس تويت كا هي اوي ديما بردمت لا شريك لك لبيك فام لبيك يا بو بس بو حاجينيه بو غير حاجيجه بو حاجي بصوته بوشيه قوله بس إما اللي رو أتواني نيلين بلان بفعلي لبيك اللهم لبيك ما نهبه بس مشكلة جورة أويك بلي لبيك اللهم لبيك بلان زياتر له قرفتك تهبه هم لعقيدة هم لمسائل إيمانية هم لمسائل ورقرتني قضايا وأمور ديني وهم لكم ملاياتي وعائلي خوت وأسري خوت بلي لبيك اللهم وفولي لمشكلة لما الله لبيك اللهم وناطواني حالي مشكلة كي بسيط كي لبيك اللهم ودواي بسبيان سي صال سل خوتي كي دنيا كاولا كي لبيك الإنسان كوتي لبيك جيجيرة أبي استقامي هبه أبي أقاداري شخصيتي خوي به من عجباتي مليه لم كان علي إيوه عجباتي ملكسي دواي بسبيان صال قرارات كجابت ولا الخيزانية سور قوري بلامو شو نتواني يعني شون بسبيان صار يعني اما تو مثلا نسري صالان دس فيكي لهموج يا ما بين خارجناكم ولا بري نسري صالان دس بينكم لهموج يا ما بجاري وهي بياوله بين خيزاني دومناكم بوي هم ديسان ام بروسيد دوباره نبيته مهم انسان جيجير به او لبيك يا او من بي لك انسان ابي اقاداري سمعه شخصيه نفسيه مزاجياتي خوت بزاني يعني بياوي بردوام آماده بي بو جيبجيكني فرماني بالضبط بردوام عقل موجود بجيبيت وجودي هبه
فبۆیە لەبەیکە قسەیەکی گەورەیە، مەشروعێکی زەخمە، شعارێکی زۆر زۆر مهمە، دروشمێکی زۆر زۆر گەورەیە بۆ حاجی و بۆ غەیری حاجی، و من ئەڵێم بۆ غەیری حاجی ئەولاترە کە ئێمە گوێمان لە لەبەیکەی حاجیە بێ لە حاجی کە حاجی ئەڵێ لەبەیکە ئەوە هاتم بۆ ئەنجامدانی فەریزەی حەج، ئەوە هاتمەوە بەردەم قاپی تۆ، ئەوە مامۆستا فەرمووی ئەوە قیامەتە پشکۆلەکەیە. بەڵام ئێمە لێرەوە مهمە کە بڵین لەبەیکە بۆ هەموو شتێک، بۆ هەموو شتێک کە ڕەزامەندی تۆی لەسەر بێ، بۆ هەموو شتێک کە ڕەزامەندی تۆمان پێ بدا و ڕایکێشین و سەحبیکەین، بۆ هەموو کردارێکی باش، بۆ هەموو فعلێکی باش، بۆ هەموو عیبادەتێک لەبەیک اللهم لەبەیک. بۆیە زانایان هەندێکی زۆریان دوای ئەوەی حاجی کردووە لە پیاو چاکان، وەکو لە ئەبوو نوعەیم ئەیگێڕێتەوە، لە دوای ئەوەی گەڕاوەتەوە ئەو ساڵە بەردەوام لەبەیکەی وتووە توانە ئەمە چییە، خۆ موسمی حەج نییە، و توێتی موسمی حەج نییە، بەس کارەکانمانە بێ کاری حەج بێ، بیرکردنەوەکەمان بیری حاجی بێ، ئەبێ مامەڵەکەمان مامەڵەی حاجی بێ. بۆیە مهمە ئینسان، ئێمە ناڵێن مەلائیکە بین، شتیوانیە لە هەموو قاموسیە، لە هەموو قاموسی ئیسلامە شتیوانیە، چونکە مەلائیکەیە و ئینسان ئینسانە، ئەوەی کە بلا خوا مهم بێ ئینسانە. مەلائیکە لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. بەڵام ئێمە مڕەکەبین، جسمی ئینسان مڕەکەبە لە هەندێ بابەت، لە هەندێ شت کە جاریوە هەیە بە خێراترین و زووترین شت ئینسان لا ئەدات. فمهمە لە کاتێکا کە بدەوێت لا بدەیت، کاتێک کە بدەوێت سەرپێچی بکەیت، کاتێک کە بدەوێت خەتە سوورەکان تێپەڕکەیت، تۆڵی لەبەیک اللهم لەبەیکەی لەبیر بێ. خوایە من ئەتر عەبدی تۆم، من بەدەم تۆم، من هەمیشە کاتێک کە عەسیان و نسیانیشم هەبوو بێ، خوایە من هەر عەبدی تۆ بووم، بەڵام نەفسم زاڵ بۆ سەر خۆمە. ئەم اعترافاتانە ئینسانە بات بەرەو عالەمی مەلەکوتی، بەرەو عالەمی مەلەکوتی. سەلەفی صالح جیاوازیان لەگەڵ ئێمەیە ئەوە بووە، ئەوان شتەکانیان وەرگرتووە بە یەقین، وەکوتم یەکێکی وەک سوفیانی ثەوری 5 ساڵ لە شوێنێ دەستنوێژەگرێت، دوای 5 ساڵەکە بۆی دەرەکەوێ زێراب لەسەر ئەو شوێنەیە، قەزای نوێژی 5 ساڵەکاتەوە. واللهی پێم عیبان باسکەم لای خەڵک، چونکە بەڕبوو من الخەیال. ئەمە چی ئەم پیاوە؟ ئەمە چۆن بووە؟ ئەمە چۆن بیری کردوتەوە؟ یحیای کوڕی مەعینە چێ بۆ بەسڕە، ئەڵێن دعوەتیەکان حەدیث بڵێ 10,000 فەرموودە ئەڵێت، لە گەڕانەوەیان لە نیوەی ڕێگە بیرێکێتەوە 70 حەدیثی بەغەڵەت وتووە لە 10,000ەکە، بگەڕێتەوە 3 ڕۆژی پێچێ یێتەوە بەغا. سعیدی کوڕی مسەیب 40 ساڵ لە تەکبیرەی الله ئەکبەری مزگەوتا پشتی خەڵکی نەدیوە. سعیدی کوڕی مسەیب خۆی پشتی خەڵکی نە، یان سەف یەکەم یان ئیمام بووە، یان سەف یەکەم بۆ یعنی من جاری وایانم ئەمە باسکەم لای خەڵکە دەسم بکەوێ لەسەرم، یعنی پیاوانێک بوون ضرب من الخەیال. فأو يحيى كريم معين قرأته بغى يجلس على أنيره لا يحيى كريم معين إلى أهل بصرة زور ده اللي يبودنا كم نمتواني بقرأ محفتة حديث من بغلطي بيوتون. أما أنا إسلامي عن بقية مجاي عنده مهمة فتوى جاي بغلطي بوصلت هموش عشان كان كوكمو أو فتوى من غلط بو أو رأيه من غلط بو بيش دس على كتابك من سوا أو كتابه مغلطة خلكي لما يخوينه أجر خوين تانوا أما قصي يستيمنيه إنسان جورا أبي لا إخوي بردقار جل جلاله بويا سلفي صالح أما ينفرق ولا قال إيمها فهمو دقيق لبيكان نبيل بو لبيك أنا جورا أدات حتى زانايان إمام غزالي اللي حلو مدينة لتشان صفحيك باسي لبيك كات فبويا إن شاء الله لبيك أبي مشروعي جيان مان جناب الدكتور سرنج هي لسر أو ثاني ما وصل والله بالتأكيد كتولي لبيك اللهم لبيك يعني أو كسك اللي يلا بتايبت هم الحمد لله ما حد ما كدوا يعني الروح كي تايبتي بودرس به شيء كي تايبتي لي أبيني يعني خود تسليمي إرادي خوي بروتجارقي يعني أمره أو ندروشي جوريا هيج كسك بأندازي حاجيك دل خوش نكده كيبي عرفاته لبر خوليشة برسية هو هدايتية تينويتي زور ما ندوا رانتو لسرينا نوا وسيبو بو نيو ساعات بو كمتر بو دنان زوجة تعقد والله مسيان صعد لبرخور شيء اللي بين برزمان بو لبرو برعفاتي خوي بروتجاركوي يعني يقين ذيك اخوالي تخوش ما وصعب اوانيش بروجوبن يعني نعم بروجوبن بو خلقي دروي عرفات بو خلقي بو حاجي نابه بلا بالضبط بو ايميا كلويني زۆر باشمە مستاوریە ئەگەر باسێکمان بۆ بکەی ئەرکەکانی حاجیان دوای عەرەفات چین؟ طبعا وەکو ئاماژەمان پێکرد هەردووکمان گەورەترین ڕۆکنی سەرەکی حەج بریتە لە وەستان لە کێوی عەرەفات الحەج والعەرەفە. ئەمڕۆ حاجیان سونەت وایە هەتا ئەو کاتی خۆر ئاوا بێ. هەڵبەتە حاجی هەیە زووتر بەجێ ئەڵێ، بەڵام ئەو زوو بەجێهێشتنە بەسەربڕینی حەیوانێک لە کۆڵیە بێتەوە.
ئەوەی کە هەر نەچوبێەوە بە هیچ بەس حیوان سەبڕین لە کۆڵی نابێتەوە. بەڵام کەسێک هەیە ڕەنگە مەسەرەن عوزرێکی هەبێ یان نەخۆشیێکی هەبێ یا مەسەرەن بە جۆرە لە جۆرەکان و ئەپێویستکە پێش ئەوەی خۆراوە بێن بەجێ دێڵێ ئەو بە حیوان سەربڕینێک نەجاتی بێت. طبعاً لە ئێوارە کە خۆر ئاوا بێتە حاجیان ڕوو لە مزدەلیفاکەن وەکو عەرزم کردن لە مەککە بۆ عەرەفات 21 بۆ 23 کیلۆمەترە، لە عەرەفات بۆ مزدەلیفا 6 بۆ 7 کیلۆمەترە. وردە وردە بەڕێکەون بۆ مزدەلیفا ئەلمەبیت و بمزدەلیفە. پێغەمبەری خوا چۆنی کردووە ئەبێ ئەمەش وا بکەین، ئەمانەوێ هەر کارێک هەر کردەوەی کە ئەنجام بدەین لەسەر سنەتی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم. ئەچیتە مزدەلیفە، حاجیانە چنە مزدەلیفە، لەوێ ئەمێننەوە نوێژی مەغریب و عیشا لەوێ ئەکەن بە جەمع تەخیر، شەو لەوێ ئەمێننەوە نوێژی بەیانیش لەوێ ئەکەن، اینجا بەردەکان لەوێ هەڵەگرن. سبەینێک کە ئەکاتە یەوم النەحر یەکەمین ڕۆژی جەژنە، ئەوان بەڕێەکەون بۆ جەمەرات بۆ جەمڕەی عەقەبەی کوبڕای پێوترێ. ئەو ڕۆژە تەنها 7 بەردەگە خۆیانە بن، بەردەگەشە بێ بە ئەندازەی دەنکە نۆکێک بێ. ئەو ڕۆژە ئەوە ئەنجام بدەن. ئیتر سەر لە نوێ ئەگەڕێنەوە بۆ مینا 3 شەو لەسەر یەک. بەڵام خوای پەروەردگارە فەرمێ ئەگەر فمن تعجل في يومين فلا إثم عليه ومن تأخر فلا إثم عليه لمن اتقى. ئەگەر کەسێک مەسەلەن پەلەشی بێ کاری ئەو 3 ڕۆژە بە 2 ڕۆژ ئەنجام بدا هەر ڕێگە پێدراوە. بەڵام سنەت وایە لە هەر 3 شەوی ئەیام التەشریق شەوانی جەژنی قوربان هەر 3 شەوەکە لە مینا بمێنیتەوە و ڕۆژەکەشی بڕۆی ڕەجمی شەیطان بکەیت کە بە هەموویەوە بە سبەینەوە کە یەکەم ڕۆژە و ئەگەر 3 ڕۆژەکەش پێکەوە بێ بە 7 بەردەستگرتوێتە شەیطان کە خۆی پێغەمبەری خوا ئەوەیانی کردووە، کە پێغەمبەری خوا ئەمەیانی کردووە و فەرمانیشی کردو ئەوە بکەن. بەڵام دیواژەیە مەسەلەن زۆر پەلەیەتی ڕەنگە ئێمە لە خۆمانەوە تەماشانەوەین کابرا هەیە توجارێکە هەیە مەسەلەن ئیشێکی سەرەکی هەیە نەخۆشێکی بەجێهێشتووە یان بە جۆرە لە جۆرەکان وا ئیجابەکە زوو بگەڕێتەوە لەمەوەی ئەو 2 ڕۆژە ئەوەکە ئەوەش ڕێگە پێدرا وەکو ئاەتەکەی قورئان کە خوای پەروەردگارە فەرمێ فلا ئیثم عەلەیه تاوانبار نابێ ئەگەر پەلەی تیا کرد یا تەخیری کرد. گرنەوەیە ئەو 2-3 ڕۆژە بەردەوامەوەکەی کە ئەوە تەواو بوو ئیتر ئەوەی ئەمێنێتەوە تەوافی وداعە ئەگەڕێتەوە بۆ تەواف و کە ئیتر کە تەوافت کرد ئەو کاتە ئیحرام دائەنەی هەموو شتێک کە لە پێش ئیحرامە کە بۆت حەڵاڵ بوو بۆت حەڵاڵە بێتەوە هەموو شتەکان ئاسایی ئەبنەوە. مەناسیکەکانی حەج طبعاً ئەوەی کە زۆر گرنگە یەکەم ئیحرام بەستنە نیەتە وەکو عەرزم کردم نیەت زۆر گەورەیە. با نمونەیەکتان بۆ بگێڕمەوە لەسەرەوە عەبدوڵای کوڕی مبارەک عالمێکی گەورەیە لە بواری علومی حەدیثە ناو بانگی هەیە. عادەتی وابوو ساڵێک خۆی ئامادە کرد بۆ حەج ساڵێکی خۆی ئامادە کرد بۆ جەنگ و جیهاد. لە یەکێک لەو ساڵانە کە بەنیازی سەفەری حەج بوو خۆی ئامادە کرد خۆی پێچایەوە پێداویستیەکانی خستە ناو کیسێکەوە و سوالی وەڵاقی بوو بڕوا بۆ حەج خوا حافیزی لە ئاهل و خزم و کەسەکانی خۆی کرد کە لە ئاواییەکەی خۆیان لە شوێنەکەی خۆیان دەرچوو گەشتە زبڵدانێ بینی و ئافرەتێک لەسەر ئەو زبڵدانە ئەگەڕێ بەدوای شتێکە مەریشێکی مردار و بوشی بەدەستەوەیە. عەبدوڵای کوڕی مبارەک بانی لێکە ئەفەرمێ ئەوە چییە کەی خەریکی چیتەوە چیە بەدەستەوە. ئافرەتەکە زۆر شەرمنە بێ تاڵە شەرمەکە وەڵام باتەوە 2-3 جار تەکید لێکاتەوەڵێ وەڵڵاهی 3 مناڵی هەتیوم هەیە کە بەجێ مێشتون هیچ شتێک نەبوو بیخۆن تەقم لە دەرگای چەند راوتێکداوە دەرگایان لێ نەکردومەتەوە بە ناچاری هاتووم لێرە ئێستا ئەم مریشکە مردارەوە بووە ئەبەمەوە بەشی 2 ژەمیانەکە. عەبدوڵای کوڕی مبارەک فەرمێ ئەمساڵ نەچم بۆ حەج باشە ئەگەڕێتەوەڵێ خوشتی بەڕێزم ئەو مریشکە فڕێبە ئەو کیسەی کە تایەتی لە ئاڵتون و زی و پارە ئەوەی پێداویستی سەفەری حەجە هەر هەمووی پێدا کە ڕەنگە بەشی ساڵێکی ئەو مناڵە هەتیوانە بکە ئەگەڕێتەوە حەج ناکە. طبعاً هاوڵەکانی کە ئەچن بۆ حەج و ئەگەڕێنەوە دێن پیرەزبایی حەجی لێەکەن ئەوی ژەڵێ ئەمساڵ حەجم نەکردووە هیچیان سوێنە خوا فەرمێ وەڵڵاهی لە تەوافی ماڵی خوا تۆمان بینی فەرمێ وەڵڵاهی من حەجم نەکردووە ئەبێتە داڵغی تۆ بڵێ خوای پەروەردگار حەجی بۆ نووسیبێ. شەو لە خەویە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دێتە خەوی بانی لێکە عەبدوڵڵا لا کاتەوە فەرمێ تۆ کێڵێم پێغەمبەری خوام من شەفیعی ڕۆژی قیامەتی تۆم ئەفەرمێ وەڵڵاهی خوا حەجەکەی لێ وەرگرتی لەسەر دڵنەوایکردنی ئەو ئافرەتە هەتی و بارە. یعنی نیەت زۆر گرنگە ئێمە نیەتەکان مەساق بکەینەوە شتێک تێدام و بگێڕمەوە پیاوێک کەوتە کە کەوتین ناو ڕۆژەکانی سەرەتای مانگی زەلحیجە کە
کە بە پێی فەرمایشتی خوا پێغەمبەری خوا پیرۆسترین ڕۆژەکانی ساڵن والفجر وليال عشر ئەو ڕۆژە پیرۆزانە فەرمێ پاڕایەوە لە خوای پەروەردگار وتی خوایە لا مال لي فأحج خوایە من هیچ ماڵێکم نییە حەجی پێ بکەم ولا قوة لي أن أضحي هیچ توانایەکم نییە قوربانیکی پێ بکەم ئەی خوایە محروم نەکەی لە ئەجر و پاداشی ڕۆژانی سەرەتای مانگی زیلحیجە ئەفەرمێ ژوورێکی بچکۆلەی هەبوو محرابێکی تیا دروست کردبوو بە ڕۆژ بە ڕۆژوو بوو بە شەو شوێنوێکی تیا کرد بەردەوام زمانی پارا بوو بە زیکر و یادی خوا ئەفەرمێ ڕۆژێک بەیانیەکیان دراوسەیەکیان هات لە دەمە و بەیانە لە سەحەری بەیانیە نورێکی بینی لەسەر ئەو ماڵەوە ئەچووە ئاسمان و هاتە خوارەوە دیقەتی ئەو ماڵیدا 3 ڕۆژ لەسەر یەک سبحان الله زۆر جێگای تەعەجوب بوو بەلایەوە هات بۆ لای وتی فڵان کەس موژدەت لێبێ نورێکم بینی لە ماڵەکەتەوە و من بڕیارم داوە قوربانی یەکەم 2 قوربانی یەکەم یەکیان بڕیار داوە بۆ تۆ ئەبێ بە دەستی خۆت سەری بڕی خۆشت گۆشتەکەی دابشقی ئەمە خوای پەروەردگار چونکە نیەتەکەی هەبوو ئەمی بۆ هێنایە پێشەوە و بڕیاریشم داوە لە ساڵی داهاتووە تەمەەن باقی بێ لەسەر کولفەی خۆم بچن نێرم بۆ حەج فەرمی خوایە نەماڵم هەیە حەجی پێ بکەم نەماڵم هەیە قوربانی پێ بکەم بەڵام خوای پەروەردگار بەهۆی ئەو زمانە پاراوەی بە زیکر و یادی خواوە کە ئێمە ئەمڕۆ لە پیرۆترین ڕۆژی ساڵداین کە ڕۆژی عەرەفەیە بەڕاستی با زمانمان پاراو بێ بە زیکر و یادی خوا بە ئەستەغفر الله بە الحەمدولله بە الله ئەکبەر کە زیاتر لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا فەرمێ زۆرترین الله ئەکبەر و لا إله إلا الله و سبحان الله والحمدولله ئەمانە بکەن چونکە ئەمانە بەڕاستی گەورەترین ذکرن لە ڕۆژانە ئەنجام بدرێن گرنە ئینشاءالله ئێمەش بتوانین ئەم ڕۆژە پیرۆزە کە خوای گەورە دەروی لێ کردوێنێتەوە بە موسڵمان خەڵقی کردوین کە ئەمە گەورەترین فەزڵە خوا لەگەڵ ئێمەی کردووە کە ئێستا ئێمە باسی قال الله وقال الرسول ئەکەین کە ئێستا ئێمە باسی پیرۆزترین مەناسیکی حەج ئەکەین ڕەنگە خەڵکێک لە شوێنێکی دانیشتوێ خەریکی شتی دنیایی و فلانی گەندەڵی هیوام وایە ئینشاءالله ئێمە توانی بێتمان دەم بەرنامەیە پەیامێکمان گەیاندە بێ بە خوای پەروەردگار لە ئێمەش و لە ئێوەشی قبوڵ کردبێ ئینشاءالله زۆر بە کورتی مامۆستاگیانم پرسیارەکە بەڕاستی جەنابتان هەردووکتان بێت بەڵام زۆر بە کورتی لە ڕووی کۆمەڵایەتیەوە حەج پەیامێکی تێدایە بێگومان گەورەترین پەیامی تێدایە چونکە ئەو هەموو دەموچاوە ئەو هەموو زمانە جیاوازە یەکێک لە نیشانەکانی گەورەی دەسەڵاتی خوا ومن آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم خوای پەروەردگار فەرمێ یەکێک لە نیشانەکانی گەورەی دەسەڵاتی خوا دروستکردنی ئەرد و ئاسمانە و یەکێک لە نیشانەکانی دەسەڵاتی خوا دروستکردنی دەم و چاوە جیاوازەکانە هەرچی مرۆڤە لەسەر زەویە 2 دەست و 2 قات و 2 چاو و 2 گوێی هەیە هیچی لەوی تر ناچێ من دەسەڵاتی خوایە ئێستا لە جیهانە بە هەزارها زمان قسەی پێکرێ هیچیان لەوی تر ناچێ هەمووشی بە زمانی خۆی ڕازیە ئەمە دەسەڵاتی خوایە لەوێ ئەوانە بە چاوی خۆ دەبینی بە عەمەلی ئەیبینی هەمووی ئەپارێتەوە بە زمانێک کە ئەڵێ خوایە ئەمە بێ باسی چی بکە ڕەنگە ئەویش بە تۆ وا بڵێ یعنی پەیامێکی کۆمەڵاتی زۆر گەورە و گرنگی تێدایە حەج وەکو عەرزم کردی هەمووی بە یەک جل و بەرگەوەیە هەموو وەکو مەشهەدێکی قیامەتە لەوێ تەعارف و یەکتر ناسینە لەوێ مەحەبەت و ئولفەت و خۆشەویستی و عەطفێک لەناو ئەو خەڵکا دروستە بێ يعني ما معلومي جنابي كاك دكتوره من 2009 حجم من 2006 استش حاجه كان يما هات شو معناه يعني سفري حج زور جوازه كسي كهرمد ناسي ولا بيكوبي يستبي خوشه هاتو جوته بي لقال بي خوشه سفر كان لقال اوابي بي خوشه علاقي لقال توابي اما براسي بيامي حاجه فلسفي حج زور قوريه اگر يما بواتا وحقيقته وناوروتي حج تبقين براسي بيامي زور قوري تدا حج بيقمان دكتور دیارتوش لەسەر ئەو بابەتە چ ڕایەکەی یعنی کۆبوونەوەی مەناسکی حەج بۆ ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام و پێوتێ مؤتەمەری ساڵانە ئێمە مؤتەمەری حەفتانەمانەیە ڕۆژی جومعەیە مؤتەمەری ساڵانەمانەیە کە لە حەجا خۆیە بینێتەوە و من ئەو ساڵی لێوە بووم إحصائية ئەکرێ هەموو ساڵە طبعا سعودیە لیجانی جیاوازی هەیە 401 لغەی لێ بوو 401 لغە لە کێوی عەرەفە بوو 401 لغة چونکە مجموعی لغات و لهجاتی عالم ئێستا گەیشتۆتە 2000 و تقریبا 218 لە بینی لغە و لهجەیات مع لهجە زیاترە لغە کەمترە و ئەمە لبی قورئانە کە ئەفەرمێ لتعارفوا و هیچ حاجێکم نبینی وەکو حاجی کورد کە ئەونا گەرم و گوڕ بێ و ئێمە بە طبیعەتی حاڵمان کۆمەڵایەتین ئەچوین ئەمان یعنی ئەمان جوڵاندن لەو بەس کەلیمەیەکی عەرەبی بزانن بۆی تێبگەین خەڵکی کوێن و معرفەتێ من ئیسا عیلاقەم هەیە لەگەڵ تقریبا دەیانە لەو کاتە کە لێو بووم هەتا ئیسا عیلاقەم ماوە لە ڕێگەی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە بڵێ
فکۆبوونەوەی مسلمانان لە ڕۆژی عارفە و مەناسکی حەجا نیعمەتێکی خوایە و لە هەمان کاتە چۆن پێمانەڵێ ئەمە ئیسە وەکو ئاوا سەر ئەرزمان بۆ بچووکە کاتەوە ئەڵێ ئەمە خەڵکی ئەمە یعنی نخبەکەیە ئەمە يعني عمار والحاج وفود الرحمن ئەمە وفدەکانی خوای پەروەردگارن جل جلاله نوێنەرایەتی طبعا نەک لەبەر شخصی خودی خۆی ئێمە نوێنەرایەتیمانەکە جەنابی مامۆستا وریاکە سەفەرەکات نوێنەری گەڕەکەی خۆی شارەکەی خۆی وڵاتەکەی خۆی ظەڵم هەمووی مثلا فأما مهمة براستي أما نوێنەرایەتیە فأم کۆبوونەوانە عادەتەن بەس لە ئومەتی رسول الله هەیە وإنسان بێ شانازی پێوە بکات من هەموو ڕۆژە لە وتاری جمعەی جاوتم ئەم کۆبوونەوەیە من جار خۆتبە یعنی جێپڕەکەمەوە وتم ئەم کۆبوونەوەی هەیە ئەبێت دەستی پێوەگرین لە شەقی باڵنەوە نەگەڕێتەوە هەموو ئەوروپا تەمەنای ئەم کۆبوونەوە ئەکەن کۆبوونەوەیەکە کە چەنەهاشتی جوانی تایە وەسافاتی سەفای تایە علاقاتی تایە برایەتی تایە چرایەتی تایە جوانی تایە ڕووناکی تایە نزیکبوونەوەی تایە ئیتر سەردان کەمە بێتەوە کە بەرمە ساوریان بیری لە مزگەوت پێویست ناکە سەریش لە یەک بین زۆر مەگەر عائلیە نا بەس من خۆم و خۆی یەکتری بین لە مزگەوت یەکتریمان بینیوە لە حەج ئەم رابطەیە مهمە ئینسان دائما هەوڵی بۆ بات و وەکووتم بیگرێت و من خەلدون بەڕەحمەت بێ لە مقدمەیە چیە فەرمێ الإنسان بطبيعته ابن بيئته بوالله بيئي ئێمە زۆر جیاوازە لەگەڵ بیئەکانیکە هەر ئەجوائی جەژن من جەژنێک لە مصر بووم جەژنێک لە سووریا بووم جەژنێک لە ئەردەن بووم جەژنێک لە ئێران بووم لە عێراق مثلا جەژنێک لە بەغا بووم یعنی نەمبینی لە سعودی ئەوە بڵین ئەجواکە ئەجوادی هەمومان وەکو مامۆستا فەرمووی یەک شتین یعنی ئەم گەرم و گوڕیە نەمبینی وەکو ئەم کوردستانە گەرم و گوڕێکی عەجیب تەسبیح حسابێک ئەم برایەتیە ئەم قەڵغانێتیە ئەم قووەتە ئەم سەردانیە جاریوا هەیە دیرهەم لە گیرفانیان هەیە جەژنەچێ بۆ سەردانیەکەی لە کیس خۆی نایە بۆ لەبەر ئەوەی یعنی نەفسیەن پێی مرتاحە بێ ئەمە جانیبێک جانیبی دووهەم ئەو کەسێکی ئیماندارە بڕوای هەیە کە ئەم عیلاقات و کۆمەڵایەتی و تێکەڵبوونە ئەجر و پاداشتە خوای تەعالا پێی خۆشەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هانیاوین بالمناسبة ئەخیر سوورەتی قورئان سوورەتی ناسە ئەبێ بۆ ناس بین و لە ناو ناسا بین و دەممان بەدەمی ناسۆ بێ و دەستمان بەدەستی ناسۆ بێ و ذڕیەة بعضها من بعض وەکو زنجیرێک وەکو تەزبیحێک هەمومان یەکێکین هەسە یەهودیەک و نەسڕانیەک برای ئێمە بە مەنهەجیەتی ئیسلام جاریایە برایەکی لارە یعنی فبالتالي ئەوەی کۆمانە کاتەوە باوکە ئادەم و دایکە حەوایە ئەمە یعنی وەکو ئیمامی عەلی فەرموویەتی ئیما ئەخ لەک فی الدین ئەو نەظیر لەک فی الخەلق یان برایەکی ئاینیە یان نەظیرێکی تۆیە لە خەلقە بۆیە ئەم مەسائلی کۆمەڵایەتی و اجتماعی بوون و کۆبوونەوەی حەج و ئەگەر لەوێژ نەبی نەتوانین وەکو حەج کۆبینەوە ئەگەر لەوێژ نەتوانین سەردانی یەکتری بکەین و یعنی بتوانین شتێک یعنی شتێکی باش ئەنجام بین لەناو خۆمانە بۆ ئەوەی فعلا دڵمانی پێخۆشکەین دەستان خۆش خۆش بێ خۆی گەورە پاداشتان باتەوە ئینشاءالله دەزانم بە ڕۆژوشن هیلاکمان کردن یاخۆ دەستان خۆش بێ خۆی گەورە پاداشتان ئیزافەیە یەکشت زۆر بە کورتی مامۆستا زۆر بە کورتی ئێمە خوای پەروەردگار نیعمەتی زۆری لەگەڵا کردوین مەڵە یعنی ئەگەر بمانێ نیعمەتەکانی خوا بژمێنی بمان ناژمێرێ بەڵام گەورەترینیان نیعمەتی ئیمانە دەست بە ئیمانەوە بگرین ئیستیقاممان هەبێ دامەزراو بین یەک نمونەی بچووک ئیمامی عومەر تەوافیە کرد تەوافیە کرد پیاوێک لە پێشەوە ئەڕێیەکە دەویست تەوافیە کرد ئەم دوعایە کرد ئەیوت اللهم اجعلني من عبادك القليل خوای من یەکێک بم لە عەبدەکەمەکانی تۆ ئیمامی عومەر بەلایەوە عەجایب بوو وتی ئەی بەندەی خوا ئەم دوعایە چه دوعایەکە بۆ تۆ یەکێک بی لە بەندەکەمەکانی خوا بۆ ینی معنا واتای ئەم دوعایە چیە لەکوێ هێنا تێنەگەیشت لە قەلیلەکە تێنەگەیشت ئەویش فەرمووی لە قورئانی پیرۆزا بینیومە وقلیل من عبادی الشکور کەمە نەوانەیە کە شکر و سوپاسی خواکەن اینجا ئیمامی عومەر فەرمووی وەڵڵاهی هەموو کەس زیرەکتر و شارەزاترە ئەوەش گەورەی ئیمامی عومەر و تەواضع و خۆبەکەمدانیت بۆیە ئێمە لەسەر نیعمەتەکان بێ بەردەوام شکر و سوپاسی خوا بکەین لئین شەکەرتم لئەزیدەنەکم خوا گەورە لە ئێمەش ئێوەشی قبوڵ بکە و خۆشحاڵ بووین دەستان خۆش بێ سەحاڵ لە خزمەتی کاک دەستان باتەوە لە میزانی حەسەنات دووبارە و سێبارە هەر لە خۆشی و شادیا بن جەژنشان پیرۆز بێ ئینشاءالله سپاس بۆ دکتۆر دیار شێخ محەممەد بانخواز و هەروە مامۆستا وریا زەڵمی مامۆستای ئاینی کەلەمتەر خوا بەخێر دەستان خۆش بێ خۆشحاڵ دەستان خۆش بێ